بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە بەرنامەی جوانتری ئەم جارەدا بابەتەکەمان لەژێر ناونیشانی فێربوونی زمانی بێگانەیە. با جوانتر لەم بابەتە تێبگەین و بچینە خزمەت قورئانی پیرۆز کە دەفەرمێ: ومن آياته اختلاف ألسنتكم وألوانكم. بەڵگەیە لەسەر نیشانەی دەسەڵات و عەزەمەت و گەورەی خوا جیاوازی زمانتان، جیاوازی ڕەنگتان. گەورەی خوایە هەر ئەم پارچە گۆشتەیە، ئەو نەتەوەیە بە جۆرێک قسە دەکا، ئەم نەتەوەیە بە جۆرێکی تر قسە دەکا. ئەم کەلامی خۆی هەیە، لوغەی خۆی هەیە، ئەدەبیاتی خۆی هەیە، ئەم جۆرێکی تر. جاوەرە ئەو هەموو هەزاران زمانەی کە لە جیهاندا هەیە. و جیاوازی ڕەنگەکانتان، ئەو مرۆڤە سوورە، ئەو مرۆڤە سپیە، ئەو مرۆڤە ڕەشە. ئەو جیاوازیان جیاتان نەکاتەوە، بەڵکو و گەورەی خواتان بۆ دەربخە. دەی چۆن لە زمانی خەڵکانی تر حاڵی ببین ئەگەر فێری زمانەکەیان نەبین؟ کەواتە خوا دەفەرمێ زمانەکانم جیاواز کردوون، ئەوەی ئینگلیزە، ئەوە عەرەبەوە، تورک و فارسە، ئەوە تۆش کوردی، بۆ ئەوەی کە گەورەی خوات بۆ دەربکەوێ و لەگەڵ گەلانی ترا تێکەڵاوبی ئەبێ فێری زمانەکەیان بی. ئاڵوگۆڕی ئابووری، ئێستا تۆ دەچی بازرگانی دەکەی، یەکەم شتێک کە دەچیتە ئەو وڵاتەوە پێویستیت بە وەرگێڕێکەیە. ئەگە زمانەکە نەزانی چۆن دەڵێ ئەم کاڵایات پێ دەفرۆشم و لێت دەکڕم و بە چەندەی فرۆشی و چەندم بۆ دەکەی و لەکەیا بۆم دەنێری. ئاڵوگۆڕی زانستی، زانکۆی تەلەبەیەکی ئێمە دەچێت لە ئەمریکا دەخوێنێ، لە بەریتانیا دەخوێنێ، لە هیندستان دەخوێنێ، زانستی پزیشکیمان بۆ دێنێتەوە. ئەگە زمانەکە نەزانێت چۆن زانستی ئێوەمان بۆ نەقڵ دەکا؟ ئەبێ یەکەم جار لە زانستەکە لە زمانەکەەوە دەست پێ بکە. تێکەڵاوبوونی کۆمەڵایەتی، تۆ لەگەڵ کابرایکی فارسی ئێرانیدا لە ڕێی چیەوە دەتوانانی دۆستایەتی پەیداکەی ئەگە زمان تێنەگەی؟ ئەبێ زمانەکە بزانی، ئەمجار لە ڕووی کۆمەڵایەتیەوە تێکەڵاوی دروست دەبێت. بابەتە کولتوریەکان، تێکەڵاوی کولتوری و سیاسی هەمووی لە ڕێگای زمانەوە دەبێت. پەیوەندە دیبلۆماسیەکان ئەوانەی لە بواری سەفارەتە ئیش دەکەن، یەکێ لە مەرجەکانیان ئەوەیە کە زمانیان باش بزانن. بۆیە زمانزانینی یەکتر بۆ ئەوەیە تا لە سوودمەندی گەلان سوودمەند بین و لە شەڕی ناحەزان بە دوور بین. زمان دوو ئیستیفادەی هەیە، هەرچی سوودە لێی وەردەگری، هەرچی شەڕە لێی ئەمین دەبی. ئەمە دوو سوودی فێربوونی زمانە. زمانی هەر میللەتێک بزانی، هەموو سوودمەندیەکان و خێرەکانی بۆ لای خۆت ڕادەشێشی، لە هەموو شەڕ و بەڵایەکیشی بە دوور دەبی، چونکە دەزانی باسی چی دەکا و ئەزانی چیت پێ دەڵێ. ئیمامی ترمیزی بە سەنەدێکی صحیح لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەژێڕێتەوە کە زەیدی کوڕی ثابت فەرمووی: أمرني رسول الله صلى الله عليه وسلم أن أتعلم له كتاب يهودا. پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرمانی پێکردم کە زمانی جوولەکە فێر بم. فەرمووی: إني والله ما آمن يهود على كتاب. بەڕاستی سوێن دەخۆم من لە نووسین و کتاب و نامەکانی جوولەکەکان کە بۆم دێ ئەمین نیم. ئەمین نیم مەبەست ئەوە نییە لە شەڕیان دەترسم. ئێمە هەر خەڵک وازانی یعنی جوولەکە ئەوەندە فێڵبازە کە نامەیەکی کاتە پێغەمبەر سەڵەم لێ پرسێ. ئەمین نیم مادەم زمانەکە نازانین، دەترسین بە غەڵەت لێ حاڵی بین، ئەترسین ئەو مەرحەبامان بکە و بە گوێن لێ حاڵی بین. لەوە دەترسم ئەگەر بێت و زمانی جوولەکەکان نەزانین نەتوانین لەگەڵیان نابژین. بۆیە کاتێک کە کتابێکمان بۆ دەکەن وەکو دەوڵەت، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرۆکی دەوڵەتی مەدەنی بووە لە مەدینە، باشە مەگە زمانی ئەو جوولەکانە نەزانین چۆن لیان حاڵی بین، دەترسین تووشی هەڵە بین. واتە مەبەستەوە نەبووە کتابەکانی یەهود هەمووی فێڵبازی بێ، نەخێر دەترسین لە ئەنجامی ناتێگەیشتن و زمان نەزانیندا تووشی بڕیاری هەڵە بین لە حکومەتە. بۆیە فەرمووی: وەرە زەیدی کوڕی ثابت، تۆ کەسێکی هەڵم سنگاندووی لە فێربوونی زمانە، مێشکێکی سافت هەیە و زوو شت وەردەگری، بڕۆ زمانی جوولەکە فێر بە. دەفەرمێ: فەما مەڕ بی نصف شهر حتى تعلمته له. والله نیو مانگی نەبەر لە ماوەی 15 ڕۆژە زمانی جوولەکە فێر بووم. لە ماوەی 15 ڕۆژە ئەم سەحابە بەرزە چۆ لە مەعهەدێکی فێربوونی زمانی جوولەکەدا بە ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم زمانی جوولەکە فێر بوو. فلما تعلمته كان إذا كتب إلى يهودا كتبت إليهم. کاتێک کە بە تەواوەتی فێر بووم
دەهاتمەوە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر نامی بۆ جوولەکەکان بنووسایە من بۆم دەنووسی نامەکە وإذا كتبوا إليه قرأت له كتابهم وهروها كاتب پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نامەیەکی بۆ بهاتایە بۆ پێغەمبەری خوان بەڕەوانی دەخوێندەوە کەواتە حەدیسەکە بەڵگەیە لەسەر ئەوەی پێویستە واجبە ئینسان زمانی ئەو گەلوونەتەوە بزانێت کە تێکەڵاوە لەگەڵتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جیاتی دەورەی تەحفیزی قورئان زەیدی ناردووە بۆ ئەوەی 15 ڕۆژی ژیانی فێری زمانی جوولەکە بێت و پێمان دەڵێ ئەم فەرمودەیە فێربوونی زمان بە دوو شێوەیە هەم بتوانی پێی بنووسی هەم بتوانی بخوێنیەوە فێربوونی زمان ئەوەیە بتوانی قسەی پێ بکەی بتوانی تێی بگەی ئەها جاری وایە کەسێ دەتوانێت لە زمانێک بگا بەڵام ناتوانێت قسەی پێ بکە ئەوە زمانزانی نییە ئەتوانێت هەندێک قسە بکە بەڵام ناتوانێت هەموو زمانەکە تێ بگا ئەوەش زمانزانی نییە حەدیسەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئەوەی بۆ ڕوون کردینەوە کەسێک دەتوانی بڵێ فڵان زمان باش دەزانێت هەم بتوانێت پێی بنووسێ هەم بتوانێت پێی بخوێنێتەوە ئێستا کرێکارمان هەبوو کاتی خۆی لە سەد دوشتی وا دایشی کردووە لەگەڵ ئینگلیز و ڕووسا هەسەی کە ئینگلیزی فێر بووە ڕووسی فێر بووە بەڵام نازانێت ناوی خۆی بنووسێ ئەوە زمانزانی نییە ئەها تێدەگا بەڵام نازانێت بنووسێ زمانزانی نییە زمانزانین ئەوەیە بژنووسی و بشخوێنیتەوە هەروەها زمانزانین ئەوەیە کە بتوانی تێژ بگەی و قسەشی پێ بکەی مەلای گەورەی کۆیە فەرموویەتی زبانزانین زۆر خۆشە بۆ مەلایان لازمە ناشکوری نەبێ ئێمە لێی مەحرومین ئەوەش سەبەبی معلومە لە عولەمای دینەوەیە حتا پێیان دەوتین تورکی زبانی جەهەنەمیانە مەلای گەورە ڕەخنە دەگرێت کە مەلایەکان زمان کەم دەزانن و لە خەڵاتی زمانزانین مەحرومن چونکە دەڵێ کاتی خۆی پێیان دەوتین تورکی فێر نەبن تورکی زمانی جەهەنەمیانە بەڵام هیچ زمانێکی زمانی جەهەنەمیان نییە هەموو زمانێک زمانی ئەهلی عیلمە و پێویستە لێی فێر بی لە شاری کۆیە مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە مەلای گەورەی کۆیە زانا و بلیمەت و عەبقەری کورد کە عەقڵی پێش زەمانی خۆی کەوتبوو ئەو زەمانە نەسیەکاندا لە شاری کۆیە لە کۆبوونەوەیەکی مامۆستایانی ئاینیدا ئەڵێ مەلاینە بۆ ئەوەی لە کاروباری دنیا تێبگەین پێویستە بە ضروری دەزانم زمانی ئینگلیزی فێربین مەلایەکان قسەکان بەدڵ نابێ و دەچنە لای حەماغای کۆیە شکاتی لێ دەکەن ئەڵێن مەلای جەلیزادە مەلای گەورە قسەیەکی ناشەرعی کوتووە و توێتی پێویستە زمانی ئینگلیزی فێری منداڵەکان و نەوەکانمان کەین زمانی ئینگلیزی بخوێنین چۆن دەبێت مەلایەکی مزگەوت و ئیمام و خەتیبێکی مزگەوت و مدەڕیسێکی گەورەی ئاوا فتوای ئەوە بدا بڵێت دروستە ئینگلیزی بخوێندرێ ئاخر ئینگلیزی زمانی گاوران و مەسیحیانە لای حەماغای گەورەی کۆیە کە دەسەڵات و حکومەتی واخدمە شکاتی لێ دەکەن ڕۆژی هەینی کە هەموو مەلایەکان لە دیواخان کۆ دەبنەوە مەلای گەورەش عادەتەن سەردانێکی دیواخانی حەماغای کردووە حەماغا دەڵێ قوربان شکاتێک لەسەر جەنابت هەیە توتە دروستە خەڵک فێری زمانی ئینگلیزی بێ جائز بێ لە کاتێکەوە زمانی کافران و مەسیحیان و گاورانە مەلا دەڵێ قوربان من قسەی وام نەکردووە مەلایەکان دەڵێ وەڵا وای کوتووە دەڵێ ئاخ من کە دەڵێم وام نەکوتۆ من نەمکوتۆ دروستە من کوتومە فەرزە فێری بن دێوە قسەکەتان وە خۆی نەجێڕاوەتەوە من نەم هەر کوتومە نەک دروستە بەڵکو کوتومە فەرزە واجبە کە کۆمەڵک لە ئێمە فێری زمانی ئینگلیزی بێ بۆی لە کاروباری دنیای دەرەوە تێبگەین و لەگەڵ جیهانی دەرەوەدا ئاشنابین دەڵێن شتی وانە دەفەرمێ بەڵگەمان کتێبە چونکە ئینسانەکە قسەی جوان بکە بەڵگەی پێ نەبێ وەکو گوڵی پلاستیک وایە بەڕێزان من هەزار قسە بۆ تۆ بکەم نەزانم لە چ کتێبێکم دەرێناوە وەکو ئەوایە گوڵێکی پلاستیک لە شوێنەکە دانەی دەرەوەی جوانە بەڵام بۆنی نییە بەڵام قسەی بە بەڵگە و ناو کتێب و سەرچاوەی دیاریکرا وەکو گوڵی سروشتی وایە هەم ڕەنگی جوانە هەم بۆنی جوانە ئەمان ئەسڵە بانجی مەلا نووری مەلا شێخ نووری برای دەکات دەڵێ بڕۆ فڵان کتێبم بۆ بێنە کە دەیهێنێ لە ئەو لاپەڕەیە بکەنەوە لەوێدا لە کتێبە شەرعیە قەدیمەکاندا نووسراوە فێربوونی زمانی نەتەوە و ئاین و بێگانەکان بۆ موسڵمانان فەرزی کیفایەیە واتە ئەگەر لە ناو میلەتێکی شارێکی گەورەدا لە ناو نەتەوەیەکی وەکو کوردە کەس زمانی ئینگلیزی نەزانێ هەموو ئەو میلەتە موسڵمانە خوا گونەهباری دەکات
وەکو ئەوەی لە ناو شارێک و گەڕەکێکە کەس بانگ نەدا بانگی محەممەد نەدرێ هەموو گوناهبارن ئەگەر یەکێ بانگەکەیدا خوا ئەجرەکە بۆ دەنووسێ و گوناه لەسەر خەڵکی لا دەبا ئەگەر لە ناو نەتەوەیەکی مسلمانە کەس زمانی بێگانە بۆ نمونە ئینگلیزی نەزانێ هەموو خەڵکەکە گوناهبار دەبن ئەوەی کە فێری بوو ئەجرەکە بۆ ئەو دەنووسرێ خەڵکەکە گوناهەکەیان لەسەر لا دەچێت دەفەرمێ حەماغا مەلاکان هیچیان پێ ناوترێت لە بەرامبەر کتێبە قسە نییە حەماغا دەڵێ وەڵڵاهی مەلاینە دیارە ئێوە کتێبانیش ناخوێننەوە ئێوە هەر سەر بە یەکەوە دەنێن و دوو قسە هەڵدەبەستن بەڵام مەلای گەورە بەڕێی کتێبەوە قسە دەکا بەڵگەکەی زاڵە بەسەر ئێوەدا و ڕاستە فێربوونی زمانی بێگانە و ئینگلیز نەک هەر جائیزە بەڵکو فەرزە و پێویستە لەسەرمان کوردستانی ئێمە چونکە حکومەتی نەبووە چونکە ئاڵای سەر بە خۆمان نەبووە هەمیشە مەکۆی گەڕانی سیخڕ و پیاوی بیانی بووە لەم سەری کوردستانەوە بێگانە هاتوۆتە ناومانەوە سیخڕی و جاسووسی کردووە کەشفی کوردستانی کردووە بۆ نەوت بۆ کانزا چونکە وڵاتێکی دەوڵەمەندین لە کانزادا بۆ وەرگرتنی زانیاری لەسەر بەرز و نزمی جوغرافیامان تەواوی ئەم کوردستانی ئێمە ئێستا بڕۆ لەو بەریتانیا و ئەمریکاوانە هەیە چ شاخێکمان چەندە بەرزە چ گردێکمان چۆنە شیوێکمان چەند قوڵە هەمووی کاتی خۆی تۆمار کراوە لە لای خۆیان هەر وەختێ پێویستیان پێوێ سنووری جوغرافی تۆ لە بەرزی و نزمیدا لەبەر دەستیایەتی سێمیان بە دوای کەلەپور و شوێنەوارە دیێرینەکاندا گەڕاون ئێستا دەیان پارچە کەلەپوری کوردی مێژووی 4-5 ساڵ لەمەوە پێش وا لە مۆزەخانەکانی بەریتانیا و ئەڵمانیا و شوێنانی تردایە ئەو کەسانە سیخڕانە هاتوون هەموو ئەو کەلوپەلە بە نرخەی ئێمەیان بردووە چونکە ئێمە خۆمان خاوەنی ئاڵا و حکومەت و دەسەڵاتی خۆمان نەبووین یەکێ لەو کەسانە کە پیاوێکی سیاسی زۆر بەهێز بووە جەنابتان زۆربەتان ناوتان بیستۆم مێجەرسۆن بووە مێجەرسۆن کابرایەکی ئینگلیز بووە جاسووسی ئینگلیز بووە ئەکادیمیای ئینگلیزی لە بەریتانیا خوێندووە هاتووە بۆ کوردستانی ڕۆژهەڵات بۆ کوردستانی سەر بە ئێران لەوێ خۆی کردووە بە کابرایەکی فەقیر حاڵی داماو بە دێوەرە شتی بە کۆڵ جێڕاوە لەم دێ بۆ ئەو دێ ماوەیە کوشت و کاڵی کردووە ماوەیە خۆی بە شتی ترەوە خەریک کردووە سەرەتا چۆتە حوجرەی فەقیان کتێبی گوڵستانی شێخی سعدی بە فارسی خوێندووە هەموو کتێبە فارسیەکانی لە مەلایەتیدا خوێندوون تەواو زمانی فارسیەکەی فول بووە ئەوەندە لە ناو کووردا هەڵسوکەوتی جوان بووە لە ناو کوردەکاندا وا فێری کوردی بووە زمانی کوردەکەی فول بووە لەوێ کە هاتوو هەندێک کوردی زانیوە هەندێک فارسی زانیوە بەڵام درێژەی پێداوە تەواو کوردەکەی لە کوردەکان باشتر بووە فارسیەکەی لە فارسەکان باشتر بووە ئیتر گەڕاوە لە جومعەی بۆ ڕێکەوت پێ بەبێ دەست نوێژ خۆی پێدا کردووە نوێژ جومعەی خۆی کردووە بەشداری سەر قەبرانی کردووە بەشداری شەکراو خواردنەوەی کردووە بەشداری نوێژی جەژنی کردووە بەشداری تەراویحی کردووە چۆتە ناو هەموو ماڵێکەوە زۆربەی دۆست و برادەری پەیدا کردووە خۆی ناوناوە غولام حوسێن توێتی من کابرایەکەم ناوم غولام حوسێنە ئەسڵ فارسم هاتووم لێرە کەسابەت دەکەم یەک کەس دیقەتی بەوە نەکردووە ئەم پیاوە ئینگلیزە ئەم پیاوە کابرایەکی کاسب نییە ئەم کابرایە کابرایەکی گەڕیدە و کۆڵ بە کۆڵ نییە خوری مەڕی کە چۆتە کوێستانەکان کە مەڕ بڕدراوەتەوە خوریەکەی لێکڕین و هاتوو لە شار فرۆشتوێتی ژیانی خۆی پێدابین کردووە هەموو خەڵک بە پیاوێکی بەڕێز و چاکیان زانیوە کاتێک کە دەوڵەتی بەریتانیا عێراق و ئەوانە داگیر دەکا یەکسەر ئەم پیاوە ناسنامەی ئاشکرا دەبێ ئەمە غولام حوسێنی فارسی نییە ئەمە کورد نییە ئەمە مێجەرسۆنی کابرای جاسووسی ئینگلیزە هاتووە چەند ساڵە معلومات لەسەر کورد کۆ دەکاتەوە کورد چەند خەڵکی هەیە دابوونەریتی چۆنە ئەگە بەریتانیا بێت چۆن تەعاملی لەگەڵ بکە سەردانی کام شێخ و مەلا بکە چێ ڕێژ عەشیرەتە هەر هەموو راپۆرتەکانی داوەتە حکوومەتی بەریتانیا هەر هەمووی بۆ ئامادە کردووە ناوی خۆی ئاشکرا دەبێت کاکە من ناوم مێجەرسۆنە یەکسەر دەبێتە حاکمی سیاسی لە سلێمانیدا دوای جەنگی جیهانی یەکەم دەبێتە حاکمی ئینگلیز لە شاری سلێمانیدا ڕۆژێک مێجەرسۆن لە هەڵەبجەوە بە سیارە تایبەتیەکەی خۆی کە مەگەر ئەو سێ چوار کەس سیارەیان پێبوو بێت لە هەڵەبجەوە دێتەوە بۆ سلێمانی لە لای سەی سادق کابرایەکی فەرەجی لەبەر تووشی دەبێ و بە پێ بەرەو شار دێ چاوەڕێی سارە نابکەم پاسوشن نییە یەکسەر مێجەرسۆن سیارە تایبەتیەکەی خۆی بۆ ڕادەگرەوە کاکی فەرەجی لە شان وەرە سەرکەوە تۆ زۆر ماندووی کە دێتە سلێمانی سەیەکەم مێجەرسۆنی حاکمی ئینگلیز
ئەوە کابرایەکی فەرەزی لە شانی کوردی شوانی هەڵگرتووە و لە سەید سادقەوە هێناوێتی ئەڵێن بەخوا حاکمێکی عادلە ئەوە پیاوی چاکە بەڵام هەر ئەوەندەی خۆش دەبێت تا دەیگەێنە بەردەرکی سەراو دەگاتە پۆلیسەکانی ئەڵێ ئەو پیاوم بووە بەدار عەمودێکی ئەلکتریک عەمودی کارەباوە هەڵواستن و دارکاریێکی باشی بکەن ئەڵێن بۆ قوربان ئەڵێ حەمەدە من نامناسیەوە ئەها چەند ساڵ لەمەوبەر لە سەراوی سوبحانەڵڵا کەرێک و بارێک ڕۆنەکەرم پێ بوو منت بە بێدەسەڵات و ئێرانی زانی لێ سەندەم ئەو تۆڵەیە لێت دەکەمەوە پارەی کەرەکەش و ڕۆنەکەرەکەشن لێ دەستێنمەوە ئەوە من ئەو کابرایم کە خوری و ڕۆنەکەرم دەکڕی بەڵام لە ژێرەوە پیاوی ئینگلیز بووم ئەوە ئێستا دەسەڵاتەکەمە ئەها لەبێتە لە سەرای سوبحانەڵڵا ڕووتت کردم وە دەزانی من پیاوێکی بێکەسم لەوێدا تۆڵەی خۆی لێ دەکاتەوە هەروەها پیاوێکی زیرەکیش بۆ ئامۆژگاری میلەتی کوردیشی کردووە پیاوێکی هەبووە لە ماڵەوە خزمەتی کردو ناوی حەمەبۆر بووە مێجەرسۆن سەگێکی هەبووە سەگێکی بچکۆلە هەموو جارە کە چۆتەوە ماڵەوە لە دەرگای داوە حەمەبۆر ئەمینداری ماڵ بۆ خێڵکی سلێمانی بووە چۆ کە دەرگاکەی کردوێتەوە لە پێشترا خراپ پەلاماری سەگەکەیدا و سەگەکەی لە بنەنگڵی گرتووە ئەمجا چۆ دەرگای کردوێتەوە یعنی پێی بڵێ قوربانەوە تا ڕێز لە سەگەکەشت دەگرم ڕۆژێ مێجەرسۆن دەڵێ حەمەبۆر ئەو ڕەفتارانەتم بەدڵ نییە واللهی ئەگە بچیە کۆمی سەگەکەشەوە بەچکە سەگەکەەوە هەر ناوی بە ئینگلیز تۆ هەر کوردی ئێتر بۆ ئەم سوکایەتێ بە خۆت دەکەی با بە دانیشە بەچکە سەگی منە ئەگە بچیە پاشی سەگەکەشەوە هەر بە ئینگلیز قبوڵ نی ئێتر بۆ تۆ ئەوەندە خۆت لاکەمە ئەوەندە خۆت بچووک دەکەیتەوە بەڕاستی ئامۆژگاریەکی جوانە زۆر جار ئینسانانێکمان هەیە دەیەوێت وا خۆی بچووک کاتەوە بڵێن ئەمە ئینگلیزە ئەمە بەریتانیە بەڵام ئەو قبوڵن ناکە قبوڵن ناکە ئەو ئامۆژگاریە جوانەی فێری ئەو پیاوە کرد شاعری خوالی خۆش بێ عەلی باپیراغا لە 1970 تا لەدایک بووە لە 1974 کۆچی دوایی کردووە ئەڵێ دوای گرانی جەنگی یەکەمی جیهانی چوومە لای مێجەرسۆن بە حکمی ئەوەی زمانی فارسیم زۆر بەنووسین و خوێندنەوە باش دەزانی و زمانی کوردیشم فول بوو دامەزرام بە کاتب ڕۆژانە دەیان نامەی فارسی و کوردی و عەرەبی و تورکی هەر چوار زمانەکەی زانیوە بە فارسی بە تورکی بە عەرەبی بە کوردی نامەی بۆ پاتایە بۆم دەخوێندەوە نامەی بنووسیا من دەبنووسی باش کاتبی بووم ئەڵێ ڕۆژێکیان وتی ئەزانی عەلی باپیراغا هەرچەند تۆ کوردی و خۆت زۆر بە فارسی زانێکی عەجیب دەزانی بەڵام من کابرایەکی ئینگلیزم کوردیەکەم زۆر لە تۆ باشترە فارسیەکەشم زۆر لە تۆ باشترە ئەڵێ وتم وەڵڵاهی من کەس بە هاوشانی خۆم نازانم لە فارسی زانیندا بەڵام بە هەر حاڵ ئەگە بڵێ لە فارسیەکەدا زمانی خۆن نییە بەڵام باوەڕکە لە کوردیەکە لێم نابێتەوە من کوردی زمانی دایکی خۆمە من ئەدەبیاتی کوردی دەنووسمەوە وتی دەوەرە وعد بێت لە بینی من و تۆدا خەڵکێک شاهید بێ شعرێکت دەدەمێ فارسیە بۆ بەیانی بۆم کە بە کوردی وعد بێ ئەگە بە جوانی بەڕێکی کردت بە کوردی و هەڵەی تێدا نەبوو ئەم پاڵتۆ ئینگلیزی خۆمە دەدەمێ ئەم قاپوتە 20 ڕوپیەشت پارە خەڵات دەکەم ئەڵێ باڵتۆکەم ئەوەندە شڕ بوو زستانێکی سەخت و سەرما بوو وتم بەس دەستم لە باڵتۆکەی گیر ببێ بە هەموو دنیا هەیە بۆ من وتم ئامادەم زۆرم لە خۆم ڕادەبینی شعرە فارسیەکەی دامێ وتم بەیانی مۆڵەتمدا تا بەیانی حەزەکەی هەفتەیەک لا دێ وتم نا بەس تا بەیانی ئەم شەو پێدا دەچمەوە دوو دیار بوو بەیانی زوو پێش دایرە چووم لەبەر دمی مێزەکەی ڕاوەستام کە هات وتم قوربان ئەوە تا معناکەم کردووە بە کوردی وتی زۆر باشە فەرموو بچۆ چاوەڕێ بکەم منیش چاوێک پێدا دەخشێنم چوومە ژوورەکەی خۆم جەڕەسی لێدا و بانگی کردم وتی وەرە بەڕاستی جوانت کردووە بە کوردی بەڵام زۆر نایاب شعرەکەت کردووە بە کوردی بەڵام یەک هەڵەی گەورەت کرد لە ئاخریەوە نووسێتە صاحبی ئەم هەڵبەستە سعدی شیرازیە وشەی صاحب وشەیەکی عەرەبیە دەبوو بنووسیە خاوەنی ئەم شیعرە سعدی شیرازیە چونکە خاوەن زمان و لەهجەی ڕەسەنی خەڵکی سلێمانیە لەوێدا تۆ دۆڕاندت وشەی صاحبت بەکارهێناوە وشەی خاوەنت بەکار نەهێناوە ئەڵێ هەر وشک بووم لە شوێنی خۆم وەرە خوا من هەستم بەوە نەکردووە ڕاز دەکات صاحب وشەیەکی عەرەبیە خاوەن لەهجەی ڕەسەنی سلێمانیە ئەڵێ لەوێدا وتم ئەشهەدو بالله باوکم تۆ لە من کوردی باشتر دەزانی ئەڵێ وتی لەبەرەوەی ماندوو بووی و ڕەنجت داوە پاڵتۆکەی خۆی داکەند و پاڵتۆکەی دامێ وتی بەڵام 20 ڕوپیەکەت دۆڕان لەبەرەوەی یەک وشەت بە هەڵەت بوو بۆی فێر ببی هێشتا من کوردیەکەم لە تۆ بەهێزترە ئەو گەلانە بەڕێزان ئاوا فێری زمان دەبن نەک هەر فێر بوون لە ئەسڵەکەی خۆی زیاتر فێر دەبن
ئەو مێجەرسۆنە چه خزمەتێکی بە ئینگلیز کردووە، چەند ساڵ بە ئاوارەیی و دەربەدەری خۆی فێری ئەم زمانی فارسی و کوردی و ئەوانە کردووە، چی راپۆرتی سیاسی داوێتی حکوومەتی بەریتانیا کە هاتووەکو هێلکەی پاکراو داوێتی دەستی زانیوێتی ئەم جارەگەڵ چێ تەعامل دەکات. بەڵام بەداخەوە ئێمە چونکە حکوومەتمان نەبووە هەمیشە خەڵک بە ناوماندا هاتووە چووە، قەتمان نەتوانێت ئێمە خەڵکێک وا بنێرین و لەسەر کولتور و دابوو نەریتی گەلان شتمان بۆ بێنێتەوە. زمانزانی بەتوانە لە وەرگێڕاندا سەری گەلەکەی بەرز دەکاتەوە. ئێستا مامۆستا هەژاری موکریانی کاتێک کتێبەکانی دکتۆر عەلی شەریعەتی بە فارسی بخوێنێەوە بڕواتان بێ ئەو تاموچێژە نییە کە هەژار کردوێتی بە کوردی. خۆ ئەگەر هەژار بێ ئینساف بوویابی کتە کتێبەکانی عەلی شەریعەتی دکتۆر عەلی شەریعەتی بلیمەتی ئێرانی هی ئەو نییە و بە کوردی بۆ خۆم نووسیومە هەموو عالەم بڕوای دەکرد. عەبدوڵای مامۆستا عەبدوڵای حەسەنزادە سکرتێری پێشووی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ئەگەر بێت و بوختانی بکردایبی کتە حەمەدۆک بە کەلیمەی کوردی بۆ خۆم نووسیومە هیچ کەس نەیدەزانی یەشار کەمال کاتی خۆی بە تورکی نووسیوێتی. هەروەها ڕۆمانی جێ لە پیاوی عەزیز نەسینیشی هەر ئەوە بە بلیمەتی کردووە. وشە سازی لە زمانی باریوە هەموو عالەم سەری سوڕماوە کە وەرگێڕانەکە لە ئەسڵەکە جوانتر بێ. ئاخر زۆر کتێب هەیە کە وەری دەژێڕی وەکو سارە وەرگەڕابێ وەڵا ئەوام دێتە بەرچاو. سارە کە وەرگەڕا هەر پارچەی ڕوو لە شوێنێک دەکا، کتێبی واشە کە وەردەژێڕدرێ هەر کەلیمەی ڕوو لە شوێنێک دەکا، هەر وەری نەژێڕایە باشتر وەک سارە وەری گێڕاوە. بەڵام وەرگێڕانی ئەو بلیمەتانە میلەتی کوردی سەربەرز کردووە، سەری بەرز کردوینەوە کە وەرگێڕانەکە جوانترە لە دەقە ئەسڵیەکەی. فارس لە وەرگێڕاندا لە هەموو گەلانی دنیا بلیمەتترن. چ کتێبێک دەیە بچۆ ئەو تاران و وڵات شارانەیان بگەڕێ بەخوا کتێبی وهەیە 20 مجەلەدە ڕێک هەر هەمویان کردو بە فارسی کە تۆ تااقەتم نییە بە عەرەبی بیخوێنیەوە بە کوردی بیخوێنیەوە. ئەو ڕۆمانە گەورانە کوردیانە هەر هەمووی کراوە بە فارسی، هەموویان بۆ میلەتەکەی خۆیان وەرگێڕاوە. بۆیە دەوڵەتی فارسیان چەند هەزار ساڵە هەیە هەر شتێک لە هەر وڵاتێکی دنیا بێت تەرجمەی دەکەن بۆ زمانی خۆیان، بۆی نەتەوەکانی خۆیان میلەتەکەی خۆیان لێ شارەزا بێ. نوکتەیەک عەرزی جەنابتان دەکەین بۆ ماندووبوون دەرچوونمان لە مەسەلەکان. کابرایەک دەچێتە لای قەسابێک کیلۆیەک گۆشت بکڕێ بۆ ئێوارە، لەو کاتەدا پشیلەیەکی سەرزل خۆ دەکا بە دوکانی قەسابە، میاو میاو بۆنی گۆشت دەکا و برسێتی. کابرا دڵە کاکە پارچەیە جگەری بۆ فرێدە، کابرای قەساب ڕوبع کیلۆیە جگەری بۆ لێ دەکاتەوە بۆ پشیلە بۆری فرێدەدا پشیلە زۆر بە تامەزرۆیەوە دەیخوە. دیسان دێتەوە دەست دەکات بە میاو میاو. کابرا دڵە کاکە گیان نیو کیلۆ گۆشت بەڵام بە 2 گوت شەوریەوە با تۆزە شەور بێ بۆی فرێدە، ئەویشی بۆ فرێدا و پشیلە ئەویش دەخوا، سمێڵی دەلێسێتەوە دەڕوە. کابرا کیلۆ گۆشت هەڵدەگرێت و پارەکەی دەدا و دەڕواتە دەرەوە. کابرای قەساب دڵە کاکە ئەی پارەی ڕوبع کیلۆ جگەرەکە و نیو کیلۆ گۆشتەکە. دڵە کام پارە؟ من هەر 1 کیلۆ گۆشتم پێیە. دەڵێ تۆ نەگوبیدە بەو پشیلە، من لەسەر قسەی تۆ ڕوبع کیلۆیە جگەر و نیو کیلۆ گۆشتم داوەتێ. دڵە کاکە من بەس تەرجومان بوو، ئەو کە دەی میاوان تۆ تێ نەدەگەیشتی، یەکەم جار داوای جگەری دەکرد، دووەم جار داوای گۆشتی چاوری دەکرد. یخۆ قابلی پارە ئەگە پارەی وەرگێڕانەکە من دەبێت داوای پارە لە تۆ بکەم، من بە بەلاش تەرجمەم کردووە. وەڵا کابرا قسەی پێ نامێنێت، ئەگە بە مەحکەمە بێ ئەبێ من داوای پارە لە تۆ بکەم، من تەرجمەی میاو میاوێکم کردووە، بەڵام من پارەی تەرجمانەکەم نایەوە کاکە تۆش پارەی گۆشتەکەت نەوێت. کتێبێکە لەم شاری هەولێرە چاپکراوە بە ناونیشانی ساباتێک لە بەسەرهاتەکانی ئەو ڕۆژە. ئەوێ ڕۆژێ بە ناو مامۆستا عەبدوڵڵا هەشەمی نووسیوێتی لە بەرجی 2 لاپەڕەی 68دا دەڵێ لە لای شێخەڵا ئەمانە واقعەم شارە بوون. لە لای بازاڕی شێخەڵاوە کابرایەک 2-3 ڕۆژی مابوو بە جەژنی قوربان، ئەڵێ کوڕێکی گەنج چارەساتی دەفرۆش، هاواری دەکرد چارەسات گوڵە بە ڕۆژە و فستە خۆمانە بە تێکەڵ کیلۆی بە 11,000. ئەڵێ لەوێ ڕاوەستا بوو کابرایەکی ناسیا و سەیری کرد خەڵک دێی دەکڕێ بە 11,000. کابرایەکی عەرەب جزداشە لەبەرێک هات وتی 20 کیلۆ، وتی کیلۆی بە چەندە؟ وتی 10 دەنانیر، وتی 10 دینار، 10,000. وڵا دەڵێ دوایی کابرا کیلۆیەکەی هیم کرد و 10,000 دایە. چوون بۆ لای وتم کاکە باشەوە هەرزانت کرد؟ وتی نەوەڵا. یەکتم بۆ خەڵکی بە 11 دەفرۆشی کەچی بۆ عەرەبە بە 10 دەفرۆش، یان بە هەمان بە 10 بفرۆشە یان بە هەمان بە 11 بفرۆشە. وتی وەڵام مشکیلەکەم ئەوەیە نازانم بە 11 بە عەرەبی دەڵێن چی، من تا 10 دەزانم، لەبەرەوە ئەگە مشتریەکەم عەرەب بێ ئەبێ هەر تا 10 دەزانم، 11ەکەم بۆ نایە بە 11 بڵێم چی، لەبەرەوە ناسانم ئەو 1000 خێرەم نایە و بە مای خۆی دەفرۆشمەوە چۆن من تا 10 شارەزانم لە زمانی عەرەبی. ئینسان لە وشە تێگەیشتنە جاری وا هەیە زمان هەرەوە نیە زمانی بێگانە بێ، جاری ئەو مستەلەحاتێک هەیە. ئەمە لەگەڵ ڕێزماندا بۆ ئەوانەی کە ئەو بیر و ڕایە بوون، یعنی خوا نەخواستە نەبێتە سوکایەتی، ئەمانە قسەی کتێبن.
لە کتێبی نوکتەی شاخدا کە مامۆستا ئازاد سابیر کۆی کردوتۆشتی جوانی تێدا لە بەرگی یەک لاپەڕەی 62دا دەڵێ کاتێک کە جەماعەتی ئاڵای شۆڕش کە لە کۆمەڵی ڕەنزدەران جیابوونەوە دواتر یەکێتی دەستی بە سەراگرتن هەمومان کاتی خۆی پیان شارەزابووین لەگەڵ ڕێزمان بۆ ئەو برادەرانە کەسی بەتواناشیان تێدا بووە سەرکرداتی ئەو حیزبە گرتنی هەمووی چەککردن و کەلەپچەی کردن و گرتنی ئەڵێ بەلای دەیەکە چەک کرابوون بۆ دەیەشکیان دەبردن بە ژیراوی ئافرەتێک لە لای کار و بەرخ و شوان بوو وتی کاکەوانە بۆ ژیراون وتیان وڵاوە جەماعەتی ئاشن ئەوان ئاڵای شۆڕش بوون کورد کرابوونەوە ناوەکەیان پیان دەوت ئاش کابرای فەقیرە پیرێژن چوزانێ ئاش ئاڵای شۆڕشەوە ئەمانە حیزبێشکی ناو حیزبەکەن و گیراون و سزای سیاسی دەدرێن ئەڵێ بە قوربانتان بووم لێیاندەن بیان کوژن لە ناویان بەرن دوێنێ یەک تەنەکە گەرمیان بۆ لێ کردم یەک دیناریان لێستاندوم بێویژدانانە ئەوە ڕەحم و بەزەیان نیە ئەوانە کافرن وازانێ ئەمانە ئاشەوانن لەسەوەی دوێنێ لەسەر تەنەکەیەک دینارێکیان لێستاندووە ئەڵێ بە قوربان باشیان لێدەن ئەو جەماعەتی ئاشە هەموو کافرن بێ ڕەحم و بەزەین وازانێ ئاش ئاشەوانن نازانێ ئاش ئاڵای شۆڕشن لەبەرەوە دەبێ وریابی لە مستەلەحی کورد کراوەشدا بەشێکە لە زمان زانین مزانی ئەم مستەلەحە کورد کراوە مەبەستی لە چییە جوان تێی بگەی ئەمجا بڕیاری لەسەر بدەی ئەمەش بابەتی ئەم جارەمان بوو کە پێمان دەڵێ ئەگەر ئینسان بۆی بلوێ وەکو خۆت مەحرومی منداڵەکانت فێری زمانی بێگانە بکەی لە دەورەکانی هاویناندا لە جیاتی مناڵ لە کۆڵاناندا لەسەر جادە تۆپێن بکا و خەریکی شتی لابەلا بێ بینێریە فێرگەیەکی فێربوونی زمان ئەگەر چەند وشەیەکیش فێر بێ چەند ڕستەیەکیش فێر بێ دڵنیا بە لە ئاخرا بە چەند خولێک زمانێکی باش فێر دەبێ بۆ خۆت و بۆ نەتەوەکەت خێر و بێری دەبێ والسلام عليكم ورحمة الله وبركاته.